وطني وطني باوانم أي وطني نشيل برمي أي وطني نشيل برمي عزيزي أولا ما نكي أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن ويكنيا عزيزي وطني ويكنيا أي خواب وعيد ليديا إن جاء ذكر بمي وطن عزيز بتوشريا جانك بتوشريا إن جاء بلامي شمال عزيزي بلامي شمال أي خواب ومسكن إن جاء بيا قبولك دیارە قەڵاو زەڵمی یۆنە چا قەڵادێرینا کە فرەترین نامێژە ئەمەنەدلێ مێژوو نوویستەی تاریخ و کوردی و کوردەوارینە. قەڵاو زەڵمی ساڵە 1960 زاینی بابا ئەردەڵان چی دەرەو زەڵمینە ئی قەڵەشە وەش کردێنە و کردێنەش بە پایتەخت و میرنشینەکە و وێش. معلوم و جەنابیتانە میرنشین و ئەردەڵانی یۆنجە گەورەترین ئا میرنشینە کە تاوانش چەند سەدەی بەردەوام بوونە و ئی قەڵێ پایتەختش بوو. دیارە قەڵاو زەڵمی بە حکم و ئانەیە کە دلێت دەرە و زەڵمینە و دۆڵە و زەڵمینە و ئینجا نامەکێچش هەر بە پانامێ دۆڵیوا ئامان چونکە زەڵم لایەوە بە نامێ کەشەکەیەوە کە کەش و زەڵمیە لایەوە بە نامێن دۆڵەکەوە کە دۆڵە و زەڵمینە نزیکە و 10 کیلۆمەترا درێژیژەن لایەوە بە نامێ ئاوە و زەڵمیوە کە تافگەوە گەورەن و گەورەترین تافگەنجە کوردەوارینە پی ناماوە ئامان قەڵێکیش نامێ نریانە قەڵاو زەڵمی بە حکم و ئانەی وەڵتەریچ شۆنە و ئاوەڵانی بێنە و دەگێوە گەورێشە نەبێنە بە نامێ دەگا و زەڵمی و یەرێ گەڕەکی گەوری بێنە بە نامێ پەچێ و وەرقەڵای و جەمیناوای. ئی قەڵێ چەند واچمێ میرێ شۆنە یویرێ بەردەوامی بێنێ تا یاوان میر خان ئەحمەد خان کە کوڕ و هەڵوخانین کە دما و پەیماننامە و زەهاویەی ئی قەڵێ بەپا و پەیماننامەکەی کاوی لە کریێنە و دماجار پایتەخت و میرنشینی دریانە و دەست و مامۆزایەکە و خان ئەحمەد خانی کە سڵێمان خان و ئاوی بێنێ جەبنە ماڵە و تەیموری لوێنەوەستنە یانی ساڵ 1639 ئی منتەقە گردش بە پاو پەیماننامە و زەهاوی ئەشیا کاول کریە و دماجار میرەکەش کە خان ئەحمەد خان بێ نەفی کریا چەنی 4000 کەسا دەوروبەر و وێش لەسەر سەربادوپێ منتەقە و مووسڵی کە ئیساتی شەبەکەکێ و ئانیشا شاپە نەماچە جە منتەقە و مووسڵێنە هەتا قەبرە و خان ئەحمەد خانی و میر عەلی بەگی و زەڵمی هەردووی ئینێ نەبی یونس جە مووسڵەنە چاگە فۆت چافەرماوان و قەبرەکەی شاینا چاگە. طبعا دما و پەیماننامە و ئەماسی ساڵ 1555 بڕیار و سڵێمان قانونی ئی قەڵێ واچمی ئاوەدانە بیەوە پێی کوڕەکە و مەئمون بەگی واچوو بیگە بەگی کە مەئمونش نامێ بێ بەڵام ئیتر دماجار ئەچێگەوە تا پەیماننامە و فەرهاد پاشای ساڵ 1590 ئی قەڵێوە سنووردارە بێ ئەگەر چی پایتەخت و میرنشینەکەی بێ حکم و دەسەڵاتە شێگەوە لوێ تا مەریوان و منتیقە و سەردەشتی واچمێ بۆکانی چی لای چۆ لوێ تا نزیک و زەهاوی و چاوە گەڵێەوە منتیقە و سلێمانی نەیاوێ کەرکووک. بەڵام هەڵۆ خان سەردەم و وێشەنە تاواش کەرکووکیش بدۆ سەر و هینەکە و وێشێ چۆ بلۆ سنە و تاو میرنشینەکەی فراوان کەرەوە چۆ لاوەیا و سەنغور سنە چۆوە گێڵەوە مەریوان بۆکان چۆوە گێڵەوە کەرکووک چێچۆ گێڵەوە منتیقە و زەهاوی و دماجار ئی قەڵێ بۆ بە پایتەخت و ئی میرنشینەیە. کوڕەکەش بە حکم و ئانەیە
پاسەڕێکی کەوتێ بێنە چەنی میرنشین و واچمێ چەنی شاعباسی سەفەوی کە کوڕەکەش جە دیوان و شاینە پەروەردە بوو پێسێ بارم تێوە چاگە بوو وەروانەی ئی میرنشینە پێچەوانە و دژ و عباسی وەرنەگێڵەوە دەسەڵات و شاعباسی سەفەوی کوڕەکە شاگە گەورە بی گێڵاوە ئاما دەسەڵاتش ساناوە جێکی جەتاتەیش تاتەژانە بێ گیریا و دماجار نەفیەکریا و دوور وزیاوە و خان ئەحمەدخانی کوڕش بی بە میرنشین و میر و میرنشینەکەی پۆکی پەنەژماچا واچمی قەڵاو خان ئەحمەدخانی چونکە گەورەترین گۆڕانکاریش جە قەڵایکێ نەکرد قەڵایکێش جە دوێ بربەستاوە کردش بە یەری بربەستی ئاوی تەری چشپەی دروست کرد قەڵاو خوڕماڵێکیش وست سنوور سەر و قەڵایکێ قەڵاو خوڕماڵیش کردە بە قەڵای یەکەمە و بەرەنگاری هەر چواردۆرش بە دەرجە دیوارە و شورایەکەش کردش بە خەنەک ئێگەی چش کرد بە یەری دیوارە شاکە ئینا چێگە وەرە چەماماوە دیواری دووەم شا ئینا بنە و پەڵگی دیواری یەرەم شا گنۆ سەکۆ و چاوە ملووە گردە و چۆوە ملووە قەڵاسوڵی و ملووە بەرەگا خوگان کە ئینە گردش واچمێ یەری دیواری گەورەش پێی دروست کرد ئەوڵەوە دوێ بێنێ کردش بە یەری اینجا قەڵاو خوڕماڵێکیش وستەر بە حکم وانەیە گۆڕانکاریە گەورەش جە قەڵایکێ نەکرد وە کتاواش کەرۆش بە میرنشینەوە گەورە تا مووسڵ فراوانش کرد و چێچۆ بلۆ سنوور و سنێ و مەریوانی و ئێرانی شۆ بلۆ تا نزیک و لۆڕستانی گنەوە یانی ئی میرنشینە تەمام گەورە بی پایتەختەکەش کە زەڵم بێ احتیمامێ فرەش پەنە دریا و تەنانەت شاعباسی سەفەوی توانا و ئانەیش بێ ئی خان ئەحمەدخانە یاگێسی قەومەتمانەیش بوو واڵێ وێش بۆش بە هین خات و کڵاوزەڕێ بوو بە خان ئەحمەدخان بوو بە زەما و شاعباسی سەفەوی دماجار ساڵە و 1639 ئی قەڵێ نوویسیان قەڵاو زەڵمی قەڵای خان ئەحمەدخان دلێ پەیماننامە و زەهاوی چەنە هەر بەنامێ قەڵاو خان ئەحمەدخانی ئامێنە چی چونکە پایتەخت و میرنشین و ئایی بێنە وە دما و خان ئەحمەدخانیش نە ئاوەڵانە بێنەوە وەنە ئەگەر چی جەزەردەم و وێشەنە دوێ جار کاوی لە بێنەوە دوێ جاری یەرە جارێ ئاوانش کردێنەوە یەکەم جار ئامان ئاوانش کردێنەوە دوێ جار و ڕێنە جارێ دەست و عوسمانیەکاوە جارێ دەست و سەفەویەکاوە هەردوو جارەکە جاوانش کردێنەوە بەس ئەخیر جار کەوڕا بە پاوپەیماننامە و زەهاوی ئیتر لوە نامێ قەڵاو زەڵمی بە نامێ قەڵاو خان ئەحمەدخانی وە کۆتایی ژاما گەرنا وەڵتەر قەڵاو زەڵمیش بێ پایتەخت و میرنشین و ئەردەڵانی بێ يانك بمال بويتني أي هوى بمال بويتني جاي بخواصتي سريك شاه عزيزي ستي سريك شاه باوان حجري دين أي روح حجري دين إذا جبري جبرا يانك بكوي بيستون قەڵای زەڵم مێژوویەکی دێرینی هەیە لە دێر زەمانەوە قەڵا بووە شارستانیەتە جیاوازەکانی پێش زاین و دوای زاین ئەم قەڵایان وەکو شورا وەکو قەڵای سەربازی بەکارهێناوە لە ڕووی شوێنەواریەوە توانین بێگەڕێنەوە بۆ سەردەمی دەوڵەتی مادەکان و لە دوای مادەکانیشەوە شارستانیەتەکانی دیکە دەن بە تایبەت ئەشکانی و دواتر ئیمپراتۆریای بەناوبانگی حکومڕان لە ناوچەکەدا ئیمپراتۆریای ساسانی تا ئازادکردنی لەلایەن فتوحاتی ئیسلامیەوە ئەم قەڵایەکی بەهێز و شورایەکی سەربازی گرنگ بووە لە سەردەمی ئیمپراتۆریای ساسانیدا بە هاوبەشی لەگەڵ قەڵاکانی دیکەی ژێر حکومڕانی و ڕۆژگاری فەرمانڕەوایانی پادشایانی ساسانی قەڵای زەڵم بەکار هاتووە هەروەکو شورای قەڵای خوڕماڵ و شورای شارەکە و چەندین قەڵای دیکە لە ناوچەکانی هەوراماندا میرنشینی ئەردەڵان لەنێو ئەم ئەشکەوتە و لەنێو ئەم قەڵا گرنگە و لەنێو کەژ و کێوەکانی هەوراماندا لەدایک بووە و پەیدا بووە بۆ ماوەی نزیکەی
6 سەدەونی و حوت سەدە حکمڕانی بەشێک لە ناوچەکانی کوردستانی کردووە و بە تایبەتی ئەو پارچەیەکە پێوترێت ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان. چەندی میری بەناوبانگ لە نێو ئەم میرنشینەدا سەریان هەڵداوە، دروست بوون، ڕۆڵیان هەبووە لە پاراستن و لە گرنگی و لە استراتیژێتی ناوچە کوردستانیەکان بە تایبەتی لە سەردەمانێک دوو بلۆکبندی جیهانی، دوو جەمسەربەندی گرنگ لە ناوچەکەدا، ئەوانیش ئیمپراتۆریای عوسمانی و پادشایانی سەفەوی و بە مانایەکی دیکە شەڕەکانی بەردەوامی و یەک لە دوایەکانی ڕۆم و عەجەم بەردەوام بووە. دامەزێنەری ڕاستەقینەی میرنشینی ئەردەڵان بابە ئەردەڵان بووە، چۆن گەیشتووەتە نێو قەڵای زەڵم پێش هاتنی ئیمپراتۆریە، پێش هاتنی دەوڵەتی سەفەوی هێرشی مەغۆڵەکان بۆ سەر ناوچەکانی جیهانی ئیسلامی بەردەوامی هەبووە. بابە ئەردەڵان یەکێک بووە لەو سەردارانە و لەو بەگلەربەگانەی مێژوو کە هاوکاری مەغۆڵەکانی کردووە بۆ ئازادکردنی ناوچەکان. مەغۆڵەکان لە پاداشتی هاوکاری ئەمارەتی ئەردەڵان بابە ئەردەڵانیان کردووەتە سەرداری شارەزور. قەڵای زەڵم لە نێو جێرگەی ویلایەتی شارەزوردا بووە، کەواتە بابە ئەردەڵان لە نێو قەڵای زەڵمدا بە دامەزرێنەری ڕاستەقینەی میرنشینی ئەردەڵان دادەنرێت. لەوێەوە میرنشینی ئەردەڵان دەست بەکار دەبێت لە نێو ئاگر، لە نێو جەنگ و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان ئیمپراتۆریای عوسمانی ڕۆم و پادشایانی سەفەوی عەجەم لەدایک بووە. لێرەوە دەبینین چەندین میر، چەندین بەک، چەندین خان لە نێو میرنشینی ئەردەڵاندا هاتوون و ڕۆشتوون. گرنگترین و بەناوبانگترین و بەتواناترین و بەهێزترین میر لە نێو میرنشینی ئەردەڵاندا میر خان ئەحمەدخانی کوڕی هەڵۆخان بووە. پێش ئەوەی خان ئەحمەدخانی ئەردەڵان ببێتە فەرمانڕەوا لەسەر میرایەتی میرنشینی ئەردەڵان، گرنگە بەس لە خەسڵەت و تایبەتمەندیەکان و ئیبداع و داهێنراوەکانی میرنشینی ئەردەڵان بکەین جیاواز لە میرنشینەکانی دیکە. هەر سەرەتای دەست بەکاربوونی میرەکانی میرنشینی ئەردەڵان چەندین مێژونووسی گرنگ لە نێو میرنشینی ئەردەڵاندا پەیدا بوون، لەدایک بوون، هەروەکو مێژونووسەکانی مەئمون بەگی کوڕی بێگە بەگی میرنشینی ئەردەڵان، دووەم شەرەفخانی بەتلیسی کتێبەکەی بەناوبانگە شەرەفخان، شەرەفنامەی شەرەفخانی بەتلیسی، سێەم مەلا محەممەدی قازی شەریف، چوارەم مەستورەی ئەردەڵان، عەلی ئەکبەری ویقایە ئەنگار، میرزا شوکرڵای سەنەندەجی، خەسرەوخانی ناکام، ئەمانە هەمووی مێژونووسەکانی میرنشینی ئەردەڵان بوون. بە تەواوی ڕووداوەکانی میرنشینی ئەردەڵانیان لە نێو سەرچاوە مێژوویەکاندا تۆمار کردووە، جیا لە میرنشینەکانی دیکەی سەردەمی خۆیان بە تایبەتی میرنشینی بابان و میرنشینی سۆران. بۆ زانین دەربارەی ئەو میرنشینانە دەبێت پەنا ببەیتە بەر ڕۆژهەڵات ناس و گەڕیدە ناس و کەسەبیانی و ئەفسەرەکانی ئەو سەردەمەی وڵاتانی زەلێسکە هاتوونەتە ناوچەکانی کوردستان، بە تایبەتی گەشتنامەی ڕیچ بۆ ناوچەکانی کوردستان و مینۆرسکی و هەروەها گەڕیدە ناسەکانی تر. ئەمە یەکێک بوو لە خەسڵەت و تایبەتمەندەکانی میرنشینی ئەردەڵان. مێژونووسەکانی دیکە باس لە تایبەتمەندیەکی دیکە میرنشینی ئەردەڵان دەکەن کە بارمتەی سیاسی لەلایەن میرنشینی ئەردەڵانەوە داهێنراوە. واتە چی؟ هەڵۆخانی میری بەناوبانگی میرنشینی ئەردەڵان بۆ دەرخستنی نەزەرپاکی خۆی بەرامبەر پادشایانی سەفەوی خان ئەحمەدخانی نردۆتە دەرباری سەفەوی لە ئەسفەهان لای شەعباسی گەورە بووە پەروەردەکراوە. ئەگەر بە پێودانگی مێژووی ئەم سەردەمە بیپێوین یەکێک بووە لە خەسڵەتە نەرێنیەکانی میرنشینی ئەردەڵان کە بارمتەی سیاسی لە لای عەجەمەکان دروست کردووە. باسیەکەین کە تایبەتمەندیە خراپیەکەی لە چیدا بووە. هەندێک لە مێژونووسانی تر باس لەوە دەکەن لە سەردەمی خان ئەحمەدخانی ئەردەڵاندا گۆڕین لە ئایندا هەبووە، کوردیان لە سونە مەزهەبەوە گۆڕیوە بۆ شیعە مەزهەب، بەڵام ئەمەیان لە کتێبی عالەم ئارای عەباسیدا تۆمار کراوە کە لە سەردەمی شایەکانی سەفەویدا نووسراوە، جیا لە مێژونووسەکانی دیکە کە هیچ مێژونووسێکی میرنشینی ئەردەڵان باس لە گۆڕینی ئەم ئاینە لە سونەوە بۆ مەزهەبی شیعە ناکەن. زەواجی سیاسی داهێنراوی سەرەکی میرنشینەکانی کوردی لە مێژووی نوێ و بە تایبەتی میرنشینی ئەردەڵان بووە، زەواجی سیاسیان داهێناوە، ئەویش بۆ دەربڕین نیەتپاکی بووە، خۆلادان بووە لە شەڕ و شۆڕ، هەروەها بەهێزکردنی پێگە و استراتیژیەتی قەڵاو فەرمانڕەوایی حکومڕانی دەسەڵاتەکانی خۆیان بوو. ئەوە تا خێزانی خان ئەحمەدخان
کە لەم بەرنامە دیکۆمنتیارەدا باسی ئەەکەن خاتوو کڵاوزەر خوشکی شاه عەباسی گەورەی فەرمانڕەوایانی ئیمپراتۆریای سەفەوی بووە. إذا جبري زبرل يانك بكوي ستون أي خواد ويفرهون وطني باوان أي وطني نشيل بالمي عزيز كردستان كي هجان باوبا بالمي أي خوابا بالمي دروستش کارێک گیان جاي تخوا كوشي بي ورا صوتك علي في مكذل عزيزي كوشي بي ورا صوتك علي في مكذل بخوا بظهري لقيال يانك راضي ومريض أي هوى راضي ومريض إن جاء بو يقول جان جباي كلي مثل أي خوانو يتانما صدق بويقي رمزي كله هاجان بويقي رمزي كله وطني جانكم وطني باوانم أي وطن أراني جانم بخوان بينني فيضا عظيمي خوي شوانم جانك ورمي شوانم إن جاء شعوب حرحل صوت شوير برو بخوا طبعا وڵێ ئانێنێ ئێگە قەڵاب و دەگابێ دەگاکی نامێش شێشە بێ دەگا و زەڵمی دەگا و زەڵمی پاشماوە و دەگا و زەنزەنەی بێ کە تاعونی داوەنێ بەعدە شاڕەمێ لێ کۆگە پەنەژ ماچە بابا فەلامەرد یا باب لە گۆرس کەڕەجاڵی دمانێ کە کەڕەجاڵی بەرگا خوگان چاگە نزیکەوە سیانزەیانە چواردەیانە منێوە چاگە منێ دمایی ئامێەوە وێگە ئێگە نامێژ نریاوە دەگاو زەڵمی قەڵێکی هەر ئەچی چێگەنە دروست کردیاوە ساڵ 1970 ئاما وێگە چێگەیش ڕێک بابا ئەردەڵانەوە بابا فەلامەرزی بێ کاکەیە بێنێ بابا فەلامەرز هەسوورە و واچمێ کوڕەکە و عەمبەرە خاتوونین بلالی ئەها ئیسە چێگەنە قەبرەژەنە بلال ئینەجە بابا فەلامەرز واچمێ بابا ئەردەڵان بنەماڵە و بابا فەلامەردین کە پەنەژ ماچە باب لە گورس کە ڕەجاڵینە کە گەڵاوەوەیگە قەڵێکی شا دروستکردێ بە پاڵپشتی کێ دروستی شاکردە مەغۆلەکە تا تارەکی نامێ پێی سنووری بە پاڵپشتی ئایشا پێسە میرێەوە ناوچەیی حسێب شاپەی کردوبی بەبا بێ بە مرنشین تەبعەن ساڵ 1639 قەڵێکە وڕا دما و تقریبەن 100 ساڵاش بەنەشی اینجا هەرامێەوە هەمان شوێنێنە دەگا ئەوانە بی و دەگا بیە بە یەرێک گەڕێکی یێرێ ساڵ 1970 عوسمانیەکە سۆچنا کە سۆچناشە دیسان بەعزێ خەڵکەکە لواپەی نجێ و بۆڕێری و ئانیشا کە ئیسەیش بنەماڵی زەڵمی بەعزێ شالوێ پێی وەیسەی بەعزێ شالوێ پێی دەرەسوولانی بەعزێ شالوێ پێی هانە نەوتێ پێسە فەقی مەحموودی و مەلا واچمێ هەموو سەلیمی و ئایشا طبعا دمایی کە ساڵە 1970 تاعونە ئاما جەدەگا و ئیوەر و ئەحماواینە شەغەحمە و چواردەورەکەش مەردێ ئیتر گردمەرد خەڵکەکە ئاماوە پێی وێگەی کە خەڵکەکە ئاماوە پێی وێگەی بنەماڵە و فەقی مەحموودی ئامێەوە ئەو سوچێ پەنەژ ماشاها باخۆ حاجیە ئەو سوچێ ئەو لە ئەو دیم و ئابینێوە ئیدیم شاوە واچمێ نەسە بێ و مچەیاسەیە هەتا ئیوەر و هێنێ ئێگە خواکەرم مەریوانی بێ دمایی حەمە و سەلیم و مامۆزاکەش حەمە دەروێش ئاینەوە و مەلا حەسەنی بێنێ ئامێەوە لێوە واگێ ئینە ئی پەنج بنەماڵە ئامێەوە وێگێ بەڵام بنەماڵە و سۆفیایش بە سەرپەرشتی مەحموودی پەوەس و دەگێوە بێنێ پەنەژ واچێنێ دەگا کۆنێ
ئی دوێ کۆ نەبێنەوە شێخ حسامەدین فرە زۆرش کرد کلک و بە نەفەرێ کلک و هەسەری و کلک و گاوی و یانە شاوەڕنەی وەرانێ باوەی و ئی دەرەیە ئاوان کراوە پێی شێخی پێی ئانە بێ ئەخیرەن محموو ئاما هێنە قووە وشدا بەوێش پێسەواچی واتش ئانا من مە و ئیە شمەش بێ دیوە ئیزیانە و لاوەیچ خێڵ و لاوەی کە خێڵ و حاجی عوسمانی و مامفار و قەوایشا کەرای وشکە ناوە نەبێنێ کەریم بالێژ ئاما بێ چەنی سوەی لێ ئاما بێ های سەماچە کەلارەکە و بالی ئەشارنە ورشدا بێ ئی پەنجیانە خواکەرم مەریوانی حەمە و سەلیمی و مامۆزاکەش حەمە دەروێش چەنی فەقی مەحموود کە کوڕەکەش ئەمین چاوش و خێڵ و ئەلەی ڕەزای کوڕش و ئەحمە و ڕەشە و ئالێ ئینێ واچمێ چەنی نەسەی مچەیاسن نەسە و تایبی کەیساتی لوێنەی هەڵان پێ ئینێ وێگە چەنی خاسەیچ تەنیا وێژ ئاما بێ کات و تاعونەکەینە ئاما بێ منە بێ وەچی وشکە ناوێنە وێش واڵێوەش چی وەروشێدانە وێش پارێزنا هەرکەس جا هەرکەس ڕەمە جەهینی خاسەی جاماوە وێگەشە کناچێ مچەیاسی بنەماڵە مچەیاسی شاداپەنە ئیتر پێسەواچی بی بەزەڵمی خاسە ئیتر ئینێ گرد لوێوە کۆگە گرد لوێوە سەرەزیلێ پیە سوزەڵمیوە بێ یاگێوە بێ مەحمووی هێن کردێ بە تاتەیش کردەش مەحموود کوڕەوە گەنجی ژیر بێ يعني محمود تاواجي هم محمود تاواجي همانگه بين اگینا شیخ ویش نتاواش محمود تاواج نشوره چنی گردی محمود کوڕە گەنجی ژیر بێ تاواژی نەیەکەر و ساڵە و 1900 تقریبا حوتی وە دەگا پیە سواوەلانە بێ و ئێژ لێەوە واگە و بێکێشە دەگا و زەڵمی دروستکریان 1970 تا 1970 دەور و سەرەزیلێنە تەوەنەوە گەوری بێچانە پەنەش واچێنە سەرەزیلێ پەشتۆیانەوە حاج حەمەتاڵی و ئەچاگەنە بێ ئیتر بەشێک دەگەش وەرکۆ بێ ساڵێ گولیا گێشاکەەوە ساڵە تەوەنی ئامێ مەجبور وەرەشا وەردا لوێ ئەولاتەرەوە کردەشاوە پسەیانەکە و ئیساتی لالو حەمەکەریمی خالی و حەمەکەریمی و حسی حەسن وایشا ئاوەرەشا جیا ئازوەرانێ وەرکۆ بێ ئا ساڵە دەرەر ژوەنە دێ ئاژەڵوچی وەش فۆتیا ئینە بە نسوەت و ئیدگەوە وطني وطني باوانم أي وطن نشيب لا بالمي أي وطن نشيب لا بالمي عزيزي أولا ما نكي أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن ويكنيا عزيزي وطني وليكن يا أخوة بعيد لي يا إن جاء ذكر بمي وطن عزيز بتوشر يا جانك بتوشر يا إن جاء بلامي شمال عزيزي بلامي شمال أخوة بما قەڵای زەڵم ناوێکی دیکەی هەیە پێوتر قەڵای خان ئەحمەد خان پەیوەندی بە ڕوودا و کارەسات و چیرۆکە مێژوویەکانی سەردەمی خان ئەحمەد خانەوە هەیە دەتوانین بە وردی باسییان لێوە بکەن خان ئەحمەد خان لە سەردەمیدا کۆمەڵێک ڕووداوی گەورە کۆمەڵێک کارەسات کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و لە سەردەمی میلایەتیەکەی ئەودا پەیدا بوون کاردانەوەی زۆریان لە نێو خەڵکدا و بە تایبەتیش لە نێو مێژوودا دروست کردووە بۆیە پێوترێت قەڵای خان ئەحمەد خان هەر لە سەرتاوە باس لەوەکەین کە خان ئەحمەد خان بەدەر لەوەی کە میری مینیشینی ئەردەڵان بووە لە هەمان کاتیشدا بەگلەربەگی شارەزور بووە واتە قەڵای زەڵم بەشێک بووە لە ویلایەتی شارەزور کە خان ئەحمەد خان بەگلەربەگی بوو ئەمە یەک دوو لە سەردەمی میرایەتی خان ئەحمەد خاندا باسمان لەوێ کرد کە کۆمەڵێک ڕووداوی گەورە و نەخوازرا و لە سەردەمی یا لە ڕۆژگاری فەرمانڕەوایەتیەکەیدا بەدی هاتن یەک لەو ڕووداوانە دەتوانین باسی لێوە بکەین کە سەرەتای دەست بەکاربوونی وەکو میر خان ئەحمەد خان کە لە دەرباری سەفەویدا بوو هاوکاری ئێرانیەکانیان دەکرد هێرشی کردە سەر هۆزەکانی موکری و هۆزەکانی بڵباس لە ناوچەی کوردستانی موکریان بەداخەوە لە ڕوودا و لە شەڕێکی
نابەرامبەر و نادروستە کە لە نێوان کوردەکاندا بوو. خان ئەحمەد خان بەخۆی و سوپاکەی و بە هاوکاری ئێران هێرشی کردەسەر ناوچەکانی موکریان و بڵباس، زۆری لێ کوشتن و زۆریشی لێ بەدیر گرتن. ئەمە لە مێژووی کووردا پێوترێت ڕووداوی نەخوازراو، ڕووداوی خراپ، ڕووداوی سلبی. لەوێشەوەی هێرش دەکاتە سەر تەواوی کوردە یەزیدیەکانی ناوچەی شنگار و مەخمور لە نێویان دەبات. بەردەوامی هێرشەکانی ئێران بۆ سەر ناوچەکانی عێراق کە لە ژێر حکومڕانی ئیمپراتۆریای عوسمانی بوو، تەواوی والیەکانی سنووری مینشینی سنووری فەرمانڕەوایانی ئێران یەک لەوانە خان ئەحمەد خان بووە، هێرشیان کردووەتە سەر ویلایەتەکانی مووسڵ، کەرکووک و بە تایبەتی بەغداد. لە سەردەمی شاه عەباسی گەورە کە هاوزەمانە لەگەڵ خان ئەحمەد خاندا، ویلایەتی بەغدا کەوتووەتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی سەفەوی کە ڕووداوێکی گرنگ بوو بۆ سەفەویەکان و نەخوازراو بوو، شکستێکی گەورە بۆ ئیمپراتۆریای عوسمانی کە لەو سەردەمەدا خەریکی فراوانخوازیەکانی بووە لە ئەوروپا. ئەوە بوو دەوڵەتی عوسمانی بەخۆ کەوتەوە دەستی بە هێرشکردن و سوپا کرد بۆ سەر ناوچەکانی بەغدا. دوای 3 ساڵ و نیو ناوچەکانی بەغدا و کەرکووک و ئەولێری مووسڵی لە ئێران سندەوە و خان ئەحمەد خانیش هاتەوە هەوارە تایبەتە هاوینەکەی خۆی کە قەڵای خان ئەحمەد خان. ئەمە دوو لەو ڕووداوانە بوون کە سەردەمی قەڵای خان لە سەردەمی میرایەتی خان ئەحمەد خاندا ڕوویان داوە. ڕووداوەکان زۆرن لە سەردەمی خان ئەحمەد خاندا. ڕووداوی دیکەی ئەم سەردەمە خیانەتی خەت و کڵاوزەڕی خێزانی خان ئەحمەد خان بووە. هەر بۆ زانیاری بینەرانیش خێزانەکەی خان ئەحمەد خان خات و کڵاوزەڕ یا کولاه زڕین بە فارسی خوشکی شای گەورەی سەفەویەکان شاه عەباسی گەورە بووە. لەو سەردەمەدا کە هەڵۆخان میرایەتی مینیشتنی ئەردەڵانی بەدەستەوە بوو، خان ئەحمەد خان لەوێ گەورە بوو لە دەرباری سەفەوی گەورە بوو. ئەوە بوو بەفیت و فەرەزانی و تەڵەکە بازی شاه عەباسی سەفەوی خان ئەحمەد خانیان ناردەوە سەر هەڵۆخانی باوکی دەستگیر ئەکات، ڕەوانەی ئەسفەهانی دەکات و لە دەرباری سەفەویدا دەمێنێتەوە. لەوێ مێژوو نووسەکان ناکۆکن، هەندێکیان باس لەوە ئەکەن بە تایبەتی عەلی ئەکبەری وقاعەنگار و میرزا شوڵای سەرەندەجی و مەستوورەی ئەردەڵان کە دوای 6 ساڵمانەوە لە ئەسفەهان بە ڕێزێکی زۆرەوە نردویانەتەوە شاری سنە و لەوێ کۆچی دوایی کردووە. بەڵام مێژوو نووسەکانی سەردەمی دەوڵەتی سەفەوی فارسەکان باسەوە ئەکەن کە هەر لە ئەسفەهان هەڵۆخانی باوکی خان ئەحمەد خان لەوێ ماوەتەوە و کۆچی دوایی کردووە. خان ئەحمەد خان خێزانەکەی باس لەوەکەن کە دڵیە چێتە سەر یەکێ لە دەرباریەکانی خان ئەحمەد خان بە ناوی یوسو ئاسکە کە باوکی سیاچەمانە چڕی هەورامیشە. باس لەوەکەن کە خان بم خیانەتەی زانیوە، هەرچەندە پاکی خۆی بۆ خان ئەحمەد خان دەردەبڕێ، بەڵام لەو سەردەمە هیچ کەس توانای خۆڕاگرتنی لە بەردەم فەرمانی خاندا نەگرتووە، فەرمانی بەگەکاندا نەگرتووە. بڕیاری داوە کە لە بەرامبەر خۆی زیندە بەچاڵی بکات و ئەوە بوو لەسەر خیانەتەکەی خات و کڵاوزەڕی خێزانی یوسو ئاسکەیان زیندە بەچاڵ کرد و ئەمە یەکێک بوو لەو ڕووداوانەی کە لە ناوچەی هەورامان و لە نێو سنووری مینیشتنی ئەردەڵاندا ڕەنگی دایە و پەیدا بوو. و هۆکارێکی دیکە کە ئەم قەڵایە بۆچی بە قەڵای خان ئەحمەد خان دەناسرێت، دوو ڕووداوی گرنگی هاوشێوەی ئەو ڕووداوانە لەو سەردەمەدا ڕوویاندا. یەکێکی دیکە لەو ڕووداوانە کوێرکردنی سوورخابەگی کوڕەکەی خان ئەحمەد خان بوو. باسم لەوە کرد کە داهێنانی بارمتەی سیاسی یەکێک بووە لە داهێنراوە خراپەکانی مینیشتنی ئەردەڵان، گلدانەوەی کوڕ و نەوە و بەگزادەکانی خۆیان بووە لە دەرباری عەجەم. خان ئەحمەد خان کە خۆی لەوێ گەورە بوو، ئەویش کوڕەکەی خۆی بە ناوی سوورخابەگ لە دەرباری دەوڵەتی سەفەویدا مایەوە گەورە بوو کە پێگەیشت کە گەورە بوو. دیارە مێژوو نووسەکان باستەوەکەن کە عەجوول بووە، جێی تەماحی شاه سەفی کوڕی شاه عەباسی گەورە بووە. لەوێدا ئازانی کە شاه عەباسی گەورە کۆچی دوایی دەکات و کوڕەکەی بە ناوی شاه سەفی یێتە سەر دەسەڵات. بەدبەختی و نەکبەتی خان ئەحمەد خان ئەوە بوو کە شاه عەباس کۆچی دوایی دەکات و شاه سەفی یێتە سەر دەسەڵات. زۆرترین گۆڕانکاری لەو سەردەمە کە کرا لە سەردەمی خان ئەحمەد خاندا لە سەردەمی شاه سەفی داهاتە ئاراوە کە هاتە سەر حکم سوورخابەگی کوڕی خان ئەحمەد خانی ئەردەڵان هەر بە ساقی هەردوو چاوەکەی دەرهێنێت و کوێری دەکات.
کە خان ئەحمەد خان لە نێو قەڵای زەڵم لەم قەڵایە گوێبیستی ئەم هەواڵە دەبێت شێتە بێ مەستورە بە درێژی باس لەو چیرۆکە مێژوویە ئەکات و علی ئەکبەری وقاعی نگار لە حەدیقەی ناسری و میرزا شکوڵای سەرەندەجی لە توحفەی ناسری تەواوی ڕیوایەتەکە بەڕاست دەزان و دەگیرنەوە کە خان ئەحمەد خان تووشی نەخۆشی عەقڵی ئەبێ تووشی نەخۆشیێکی دەگمەن ئەبێ هیچ تەبیبێک هیچ حەکیمێک ناتوانێت چارەی دەردەکەی بکە نەشورە مستەفاش لە کتێبی لە پەراوێزی مێژووی مینیشنی ئەردەڵاندا نەخۆشکەوتنەکەی بۆ ساڵی 1629 زاینی دەگەڕێنێتەوە دەڵێ لەو ساڵە نەخۆش کەوتووە و لە ساڵی 1630 زاینی لە نەخۆشەکەی باش بووەتەوە لێرە کۆتوبەندی ئەەکەن لە ژووردا ئەمێنێتەوە هیچ تەبیبێکە چارەی ناکات مەجبور بوون بیبنەوە بۆ لای تەبیب و حەکیمەکانی شا لە ئەسفەهان لەوێ دەرمانی ئەەکەن و باش ئەبێتەوە کە یێتەوە ناوچەکانی قەڵای زەڵم و سنووری حکومڕانیەکەی خۆی لە قەڵای حەسەناوا و لە شاری سنە بەخۆ ئەکەوێت پاشگەز ئەبێتەوە لەوەی کە هاوکاری ئێرانیەکان بکات و پەنا دەباتە بەر دەوڵەتی عوسمانی کە پەنا دەباتە بەر دەوڵەتی عوسمانی داوای هاوکاری لە دەوڵەتی عوسمانی ئەکات خان ئەحمەد خان دەیەوێ بە هاوکاری و بە پاڵپشتی سوپای والی بەغدا کە عوسمانیەکان حکومڕانیان دەکرد حەق و تۆڵەی خۆی لە سەفەویەکان بکاتەوە ئەو بوو دەوڵەتی عوسمانیش لە بیانوو دەگەڕا بۆچی چونکە ڕۆژگاری فەرمانڕەوایی یا حکومڕانی خان ئەحمەد خان لە دوو ڕەهەندەوە بەردەوام بووە ڕەهەندی یەکەم شەڕ و شۆڕە یەک لە دوای یەکەکانی ڕۆم و عەجەم بەردەوامیانە بووە ڕەهەندی دووەمیش ڕووداوە ناوخۆی و نەخوازراوەکانی سەردەمی میرایەتی ئەردەڵان بەردەوام بوون سوپای دەوڵەتی عوسمانی هاوکاری خان ئەحمەد خانی کردووە بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە مێژوندستان باز لەوە دەکەن هەتاوەکو هەمەدان هەتاوەکو کرماشان لەو کاتدا کە بە قرمسین بەناوبانگە داگیری دەکەن بەڵام ئێران بەخۆ دەکەوێتەوە و لەو سەردەمەدا بە هێرشێکی بەرفراوان بۆ سەر سوپای والی بەغدا و سوپاکەی خان ئەحمەد خان تەفر و تونایان دەکەن و لە مەریوان و لە دەریاچەی زرێبارەوە ئاوارەی ناوچەکانی کوردستانی عوسمانی دەبن کە ئێستا کوردستانی باشوورە لەو سەردەمەدا کە ئێران بەخۆ دەکەوێتەوە هێرش دەکاتە سەر سوپای والی بەغداد و سوپاکەی خان ئەحمەد خان و والی بەغداد دەشکێنرێن و ئاوارەی کوردستانی عوسمانی دەبنەوە و لەوێەوە دەچنەوە شاری مووسڵ باس لەوە دەکەن مێژوو نووسەکان بە تایبەت مەستورەی ئەردەڵان و علی ئەکبەری وقاعی نگار و میرزا شکوڵای سەرەندەجی لە توحفەی ناسری کە لە تەمەنی 44 ساڵیدا لە شاری مووسڵ لە ئاوارەی و لە غەریبیدا خان ئەحمەد خان کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی نەبی یونس بە خاک دەست پێ دەدرێت. اینجا ذکر بمی وطن عزیز بی تو شدیم گیانکم بی تو شدیم اینجا بلامی شما عزیزی بلامی شما ای خوابی ما و مسکن اینجا بیاگم و جگه گیانکم بمال بويتني أي هوى بمال بويتني جاي بخواستي سريك شيخ عزيزي ساتي سريك شيخ باوان حجري دين أي روح حجري دين إذا جبري زبرل جانك بكوي ستون أي خواد وي فرهون مامۆستا ئەگەر لە بەشێکی تری بەرنامەکە باسی چیرۆک و داستانی یوسف ئاسکە و کڵاوزەر خاتونمان بۆ بکەیت ئەگەر تیش پێ بخەیتە سەر ئەم بابەتە بۆمە. بەڵێ خۆی لە خۆیدا چیرۆکی یوسف ئاسکە و خات و کڵاوزەر ئەگەر نەچوو بێتە کەستێکێک و قاڵبێکی فۆلکلۆریەوە لە ئەسڵیشدا حقیقەتێکی هەیە بەڵام دوجار چووەتە ناو دەماودەمە و ئێستا وەک بابەتێکی فۆلکلۆری لێ هاتووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تەماشاکەین دیواخانی میرەکان چ میری بە تایبەت میری ئەردەڵان هەمیشە شوێنگەی میرزا و نووسەر و قەڵەم بەدەست و شاعیر و چیرۆگنووس و
یاخود بڵێن حکایەت گێڕەوەکان بە تایبەت ئەوانەی کە یوسف و زڵێخا و بڵێن داستانەکانی خۆرشید و خاوەر و حەیدەرنامە و ئەمانیان نووسیوەتەوە شیرین و فەرهاد و ئەمانە لە پاڵیشدا شوێنی گۆرانی بێژ و سیاچەمانە بێژ و بەیت بێژەکان بووە هەمیشە بۆیە کاتێ دەبینین یوسفی یاسکەی تەختەیی لە ناوچەی سنەوە بانگ دەکرێت لەبەرەوە دەنگێکی زۆر نمونەیی هەیە بانگ دەکرێت لەبەرەوە شاعیرێکی قەڵەم بەدەستێکی جوان بووە بانگ دەکرێت لەبەرەوە میرزایەکی قەڵەم بەدەستی خەتخۆش بووە ئەم سێ خەسڵەتەی تێدا بووە دێت بۆ دیواخانی ئێرە لێرەدا وا باوە کە گوایە حکایەتێک هەیە علاقەیەکی پەیوەندی خۆشەویستی لە نێوان ئەو خات و کڵاو زەردا دروست بوو بەڵامی تر هەندێکیش دەڵێن ئەمە نەیارەکانی ئەمەیان خستوتە بە تایبەت سوڵەیمان خانی ئامۆزای کاتێ 1600 و کۆتایی 1639 کە پەیمانی زەهاو تەواو دەبێت سلێمان خان دێتەوە ئێرە ئەو شایعاتە بڵاو دەکاتەوە کە گوایە ئەوە بۆ بەڵام ئەتوانین بڵین یەکەم شاعیرێ لە ناو کووردا دەستی بۆ هێما و ڕەمز و سمبولیزم بردبێت ئەوە کۆمەڵە شعری لە پاش خۆی بەجێ ماوە کۆمەڵی ئاواز و گۆرانی لە خوای ئێستا بۆ نمونە ئای گەردوون چی بکەم چیم دەسەڵاتە ئەوە ئاوازی ئەوە ئاوازی ئەوە شعری ئەویشە یەکێک بووە لەوانەی کە لە دەماودەم گۆرانی و سیاچەمانەی لێ بەجێ ماوە شوێن هەیە ئێستا بۆ نمونە لێرە پێڵێن زیندانی یۆسو ئاسکە کەواتە جۆرێک لە ڕاستی تێدایە کە ئەمە زیندانی کراوە بەڵام بەهۆی ئەوەوە بووە ئەوەی خراپێتە پشت نازانین ئەمە تەنها بە دەماودەم بیستومانە پاشان شوێن هەیە ئەڵێ شوێنی گۆرانی وتنەکەی سەکۆی لە بەردەم ئێمە پێڵێن ئەشکەوتی کۆڵەکارە ئەو لە بەردەم یا سەکۆیەک هەیە پێڵێن سەکۆی سیاچەمانە وتنەکەی کێ یۆسو ئاسکە یعنی بە شێوەیەکی گشتی یۆسو ئاسکە ئەتوانین بڵێن لەم زەڵما بووە هەم شوێنی لێ بەجێماوە هەم شعریشی لە بەجێماوە هەم ئاوازیشی لێ بەجێماوە ئێستا لە ناو یادەوەری و لە ناو بابەتی فۆلکلۆری ناوچەکەدا ئامادەیان هەیە مامۆستا ئەوەی بڵێن کەسە لە مێژووە هاتبێ لە بینی شایعات و حەقیقەتە لە مێژووە کامیان تۆمان کراوە یعنی ئێستا بینەر بزانێ ئایا ئەم پەیوەندیە نێوان یۆسو ئاسکە و کڵاو زەرخاتوونە ئایا هەر شایعاتێک بووە لەو کاتە نەیارەکان دروستیان کردبووە یا هەل ئەسڵا حەقیقەتێکی هەبوو لە مێژووە تۆمار کراوە تەمەن لە هەند سەرچاوەدا ئاماژەی پێدراوە بەڵام تەماشاکەی لە ئەوەی حەدەقەی ناسریدا ئاماژەی پێ نەدراوە بۆ نمونە لە هەندە سەرچاوە بۆ نمونە ئەوەی مەستورەی ئەردەڵانی کە مێژووی نووسیوەتەوە قسە لەسەر ئەردەڵانیانە کا باسی نەکردووە لە هەندە شوێنی تریشا وەکو کەستەک و بابەتی فۆلکلۆری هاتووە هەر لە ناو قسەی خۆشمانە خەڵکی دێدا و من لە بەدەم ڕشتپێکانەوە ئێستاش ماوە دەڵێنەوە قەبری یۆسو ئاسکەیە لە دیوار چنراوە چینێکت ناوە بەبانی ڕانم ئاغامەم کوژە ئەمن نەوجوانم چینێک ناوە وەبانی وەلحاڵ ئەژنۆم دێ چین بەچین ئەڕوا کە گوایە لە ناو دیواری ئەنێ و ئەیکوژێ بەو شێوازە ئەمەم بیستووە هەندێک شعریش هەیە ئێستا بە ناوی شاعرانەوە ڕۆشتووە کە هی ئەوە بۆ نمونەڵێ وشتر مەچریکنۆ سای چنارەوە فەنە مەناڵۆ وەژێر بارەوە فەنە مەبەسی بولبول و دەنگ خۆشە لەم چەمی زەڵمی خۆمانە لەم هاوینە هەوارە ئێستش کۆمەڵێ بولبولی جوان ڕەنگ هەن ئێمە پێڵێن بە هەورامی فەنە ئەو دەڵێ ئەوە تا بولبول ئەناڵێنێ بەژێر بارەوە وشتریش ئێستا لە پاڵ یارەکەیدا ئەچری کێنێ ئەمە ئەڵێن ئەم شعرانە لە دەمی ئەوەوە ئاماژەیەکە بەوەی کە خۆی بە بولبول داناوە و ئەوی تری بە وشتر داناوە شعری واشی هەیە ئەڵێ گەر 100 ساڵ سۆچ و داروەن جەشاخە هیچ باکش نییە عەرعەر و ناخە یعنی ئەمە ئەگەرچی ئەمڕۆ بە ناوی شاعرێکی ترەوە ئەم شعرە ڕۆشتووە بەڵام لە ناو فۆلکلۆری زەڵما ئەو شعرە لەبەرەوە ڕەمزی تێدایە کە گوایە لەم
هێنا لەژێر ئەشکەنج و ئازارە بووە وتراوە ئابڕۆن ینی خات و کڵاوزەر وتوێتی بپرسن لێی بزانە وەزعی چۆنە ئەویش ئەڵێ ئەگەر ئەم دارە ئەم جسمە وەکو دارێک بیسووتێنن باکی نییە ئەرعەری ناخی من یعنی ئەوەی کە ئەو عشقە ئەو هینەی کە لە ناخی مندایە هیچ ینی کاریگەریەکی لەسەرنی ئەگەر 100 جار عەزاب و ئازارم بدەن ئەمانە هەن ناڵێم چووەتە کەستێکێکی فۆلکلۆریەوە هەندێک باسی دەکەن کە شتێکی حەقیقیە هەندێکیش باسی دەکەن کەوا هی نەیارەکانیەتی و ئیضافیان کردووە بۆ ژیانی یوسواسکە گەر ناخۆی یوسواسکە یەکێکە لە لەوانەی کە داهێنەری شعری سیمبۆلیزمە یەکێکە لە سیا چەمانە بێژە گرنگەکان کە توانیوەتی داهێنان بکاتەوە کۆمەڵێ سیا چەمانەش هەن کە پێشتر لە هەورامانە و لەم سنوورەدا ماونەتەوە ئاوازی ئەوە گیانەکە بکوبی ستونم ئەی خۆ عەدڵێی پڕهونم وەتەنی باوانم ئەی وەتەنی ناچی لێ بیرمی عەزیزم کوردستانەکەی هۆگێن باوە با پیرمیە ئەی خۆ باوە با پیرمیە دروستش کارە گیان جایی تو خوا کوچی بیوەڕە سەودەکانی پیر بکردن عەزیزی کوچی بیوەڕە سەودەکانی پیر خان ئەحمەد خان لە ساڵی 1616 زاینی بۆتە میری مینیشینی ئەردەڵان تاوەکو ساڵی 1636 زاینی واتە بۆ ماوەی نزیکەی 20 ساڵ میری مینیشینی ئەردەڵان بووە لە ماوەی ئەو 20 ساڵە بەهۆی شەڕ و شۆڕی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی سنووری حکومڕانیەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە واتە بەپێی ئەو پەیمان نامانەی کە لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی مۆرکراون چونکە لەبەر ئەوەی کە کوردستان شوێنێکی استراتیژی گرنگ بووە بۆ هۆی دابەژووی ناوچەکان دەبینین بەپێی بەندەکانی ئەو ڕێکۆتنامانە سنووری حکومڕانی مینیشینەکان و بە تایبەتی مینیشینی ئەردەڵان گۆڕانکاری بەسەرداتوە لە هەنێک کاتدا حکومڕانی مینیشینی ئەردەڵان لە سەدەمی خان ئەحمەد خاندا لە هەمەدانەوە لە ئەکباتانی کۆنەوە کە بە پایتەختی میدیەکان و مادەکان دەناسرێت و ڕەچەڵکی کوردیش ئەگەڕێتەوە سەر مادەکان دەست پێ ئەکات بە ویلایەتی شارەزوودا تێپەڕیوە و تا ناوچەکانی مووسڵ لەژێر حکومڕانی خان ئەحمەد خاندا بووە لەو دەردەمەدا لە نێوان دوو بلۆک بەندی جیهانی دوو جەمسەر بەندی جیهانی دوو وڵاتی موسڵمانی ناکۆگرە و بەهێز بووە کە میرێکی مینیشینی ئەردەڵان لە نێو ئەم دوو جەمسەربەندیەدا ئەو هەموو ناوچەی لەژێر دەسەڵاتدا بوو بێت بۆ ماوەی نزیکەی 7 سەدە ئیمپراتۆریای عوسمانی و بەرەی ئێرانی شەڕ و شۆڕیان بووە لە نێوان یەکتردا زۆربەی شەڕ و شۆڕ و ناکۆکەکانیان وەکو خۆی بخوێنینەوە دەبێ وەکو مێژووەکو خۆی هەڵبسەنگێنین بۆچی ئەم ناوچانە گرنگ بوون بۆ دەوڵەتی عوسمانی و بۆ دەوڵەتی سەفەوی بۆ ناوچەکانی کوردستان ناوچەیەکی گرنگ و استراتیژی بوون بۆ هەردوو بەرە بۆیە بۆ ماوەی 7 سەدە جەنگ و شەڕ و شۆڕ و ململ لەسەر ناوچەکانی کوردستان بەردەوام بووە بۆچی لەبەر ئەوە ناوچەیەکی استراتیژی گرنگ بوو بۆ دەوڵەتی عوسمانی ویستویەتی میرنیشینە کوردیەکان لەژێر دەسەڵاتی خۆیدا بمێننەوە هەروەها بۆ دەوڵەتی ئێرانیش بەرەی سەفەوی یا بەرەی ئێرانی دوای سەفەویەکانیش بۆ تێپەڕبوون بە ناوچە پیرۆزی ئاینیەکانی خۆیان بۆ زیارەتکارانی شیعە دەبوو بە ناوچەکانی کوردستان و بە تایبەتی سەرسنووری کرماشان و خانەقین و مندلی تێپەڕێت بۆ تا ئاگاتە شارە پیرۆزیەکانی نەجەف و کەربەلا بۆیە دەبینی ناوچە کوردستانیەکان بە درێژایی ئەو 7 سەدە جێگای شەڕ و شۆڕی یا جێگای شەڕ و شۆڕ و ڕوبڕۆبوونەوەکانی نێوان هەردوو دەوڵەت بووە ئەگەر مێژووەکو خۆی بخوێنینەوە دەبین لەو سەردەمەدا کورد کاراکتەری سەرەکی بووە لە نێوان هەردوو بەرەدا کورد ڕۆڵێکی سەرەکی بینیوە لە شەڕ و شۆڕ و ناکۆکانی نێوان هەردوو بەرەدا هەردوو دەوڵەت بۆ بەرژەوەندیەکانی خۆیان کوردیان بەکارهێناوە ئەمە ئەوە ناگەێنێت کە لەو سەردەمەدا کورد لاواز بووە بە پێچەوانەوە ئەوە ئەدەگەێنێت کورد لەو سەردەمەدا بەهێز بووە بۆچی چونکە هەریەک لەم دوو دەوڵەتە ناکۆکە ویستویەتی بە بەکارهێنانی کورد و سوپاکەی و خاکەکەی
شەڕەکە یا جەنگەکە لە بەرژەوەندی خۆیدا بشکێنێتەوە لە دوای خان ئەحمەد خانەوە کوردستان وەکو گۆشتی خێرە لە نێوان ئەو دووبرەیەدا دابشکرا و بۆ یەکەم جاریش ناوی کوردستانی عوسمانی و کوردستانی ئێرانی بەداخەوە پەیدا بوو و دواتریش لە دوای جنگی یەکەمی جیهانی و پاش ڕێکەوتنامەی سایکس بیکۆ و لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی تازە لە دایک بووی قاجارەکان لە ئێران و دەوڵەتی عراق بە سەرکردایەتی مەلیک فەیسەڵ و دەوڵەتی تورکیا لە دوای دەوڵەتی عوسمانی کەمالیستەکان هاتنە سەر دەسەڵات کوردستان بوو بە 4 پارچە و لەو سەردەمەوە ئەمە بناغە و ڕێگەکەی سەردەمی ڕێخستنی سنوور لە سەردەمی منیشتنی ئەردەڵان دەگەڕێتەوە. باسمان لەوە کرد کە ئەم دوو دەوڵەتە هەمیشە ویستویانە خاکی کوردستان و بەگ و بەگلەربەرگ و میر و فەرمانڕەوایەکانی کورد بۆ خۆیان بەکاربێنن. بۆچی؟ چونکە ناوچەکانیان ئەم گرنگ بووە، هەم سوپاکەی کوردیش سوپایەکی زەبەلاح و سوپایەکی گەورە بووە، هەمیشە بەکارێنە ناوە. بۆچی؟ چونکە لە مێژوودا بەڵگە و وێنە و دەکۆمنتمانەیە یەک لەو بەڵگانەی یەک لەو سەنەدانەی کە کورد لەو سەردەمەدا بەهێز بووە دەسەڵاتدارەتی خان ئەحمەد خان بووە لە ناوچەکە. وتاری هەینی بە ناوی خان ئەحمەد خانەوە لە مووسڵەوە لە هەمەدانەوە خوێنراوەتەوە تا مووسڵ. باس هەندێک لە مێژوونوسەکان باسەوە دەکەن کە دراوی تایبەت بەخۆی هەبووە لە دیوێکی بسم الله و الله محەممەدی لەسەر نووسراوە، دیوەکەی تری خان ئەحمەد خانی میری مینیشتنی ئەردەڵانی لەسەر نووسراوە. بۆیە لەو سەردەمەدا لە ڕۆژگاری فەرمان ڕەوایەتی شایەکانی سەفەوی و دەوڵەتی عوسمانی حسابێکی تایبەت بۆ کورد و بە تایبەتی مینیشتنی ئەردەڵان کراوە. بۆیە دەبینی ڕۆژگاری خان ئەحمەد خان ڕۆژگارێکی بەناوبانگ و ڕۆژگارێک بووە ڕەنگی داوەتەوە دەنگی داوەتەوە هەم لە نێو خەڵکدا هەم لە نێو مێژونوسانی مینیشتنی هەم ئەردەڵان هەم مێژونوسە تورکەکانی ڕۆمی عوسمانی و هەم مێژونوسەکانی عەجەمی دەوڵەتی فارسی یا سەفەوی. خان ئەحمەد خان بە بۆنەی ئەو گۆڕانکاریانە بە بۆنەی ئەو شەڕە یەک لە دواییەکانە کە لە سەردەمی ڕۆژگاری ئەودا بوون کەمتر لە قەڵای خان ئەحمەد خاندا بووە. بۆ نمونە باسمان کرد هێرشی دەوڵەتی سەفەوی بۆ ئێرە بۆ ویلایەتی بەغدا دەبینین مێژونوسانی ئەردەڵان ئەم هێرشە بە 7 ساڵ تەخمینەکان. بۆ نمونە ئەگەر خان ئەحمەد خان بۆ ماوەی 20 ساڵ میری مینیشتنی ئەردەڵان بوو بێ 7 ساڵی تەنها لە یەک هێرشدا بۆ داگیرکردنی ویلایەتی بەغدا لە ناوچەکانی بەغدا بووە و دواتر هێرشی کردووەتە سەر ناوچەکانی موکری و بڵباس و یەزیدیەکانی شنگال و مەخمور بە 3 ساڵ و نیو تەخمینیان کردووە. ئەمە جارێن نیوەی لاچوو. دواتریش بۆی ئەو گۆڕانکاریانەی کە لە سەردەمی ئەمدا کراوە بە بۆنەی ئەو ڕێکەوتن نامانە بۆ زانینتان هەر لە ساڵی 1555 زانیەوە کە مینیشتنی ئەردەڵان دەسەڵاتی بۆ پێش خان ئەحمەد خان هەتاوەکو ڕێخستنی سنوور 6 پەیماننامە لە نێوان بەرەی ئێرانی و بەرەی عوسمانیدا بەستراون. هەر لە پەیماننامەی ئەمما سێ ساڵی 1555 زاینیەوە تا ڕێخستنی سنووری ساڵی 1639 بەپێی ئەم گۆڕانکاریانە ناوچەکانی کوردستانی گۆڕانکاریان بەسەردا هاتووە. دەقی ئەم ڕێکەوتن نامانە دابشکردنی ناوچەکانی کوردستان بووە. لە ناوچەکانی کوردستاندا بەشێک لە ناوچەکانی کوردستان میرایەتی مینیشتنی ئەردەڵانی تێدا بووە. واتە گۆڕانکاری ناوچەی، گۆڕانکاری شوێنی، گۆڕانکاری جوگرافیایی بە دوای خۆی دایاناوە. بۆ نمونە دابشکردنی تایفە، دابشکردنی عشیرەتەکان، دابشکردنی ناوچەکان لە پەیمانی زەهاوی ساڵی 1639 دەستی پێکرد. بۆیە بەسنی ئەو پەیمان نامانە گۆڕانکاری جوگرافیایی و مێژووییشی بەدواداهات. لەبەرەوە دەبینین هەر مینیشتنی ئەردەڵان خۆی بەتەنها 5 پایتەختی گواستووەتەوە. لە قەڵای زەڵمەوە چووەتە قەڵای مەریوان، لە قەڵای مەریوان چووەتە قەڵای پاڵنگان، لە قەڵای پاڵنگانەوە چووەتە قەڵای حەسەن ئاوای شاری سنە. یەکێ لە سیما جوان و دیاردەهرە جوانەکانی مینیشتنی ئەردەڵان بەجێهێشتنی یا دروستبوونی یا دروستکردنی شاری سنەی کوردەواری بووە، هەروەکو چۆن شاری سلێمانیش بە شاری مێژووی و وەرەسەی بابانەکان لە مێژوودا دێتە حساب. أي وطن نشيل بالمي أي وطن نشيل بالمي عزيزي أولا ما نكي أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن ويكنيا عزيزي وطني ويكنيا أي خابه وعيدلي